هێڵی شەمەندەفەری هەولێر کەرکووک لە مێژووی هەر گەل و ناوچەیەک ئاماژە بەوە دەکرێت کە سوود لە مێژوو وەربگرن بەوەی هەڵەکان دووبارە نەکەنەوە. بەڵام ئەمە بۆ کوردستان و وڵاتی عێراق دەشێ ڕاست نەبێ، بەڵکو لە زۆر شتدا ڕەنگە وا پێویست بکات بڵێن کەمێ بگەڕێنەوە دواوە تا پێش بکەون. آخر لەمەدا تاکە وڵات و هەرێمی دنیاین کە تا بەرەو پێشەوە دەچین ڕوو لە چاڵ و هەوراز و جەهلی زیاتر دەکەین. ئێستا کە ساڵی 2021 زاینیە، عێراق یەکێکە لە وڵاتە هەرە دواکەوتوەکانی جیهان بە هەرێمی کوردستانیشەوە. گەر جیهان خەڵوز لە بواری پیشەسازی و کوورەکانی خۆی بەکار بهێنێ و دەیان کارگەی پێبەڕێوە بەرێت، ئەوە لە عێراق و هەرێمی کوردستان لە ساڵی 2021دا تەنها مەملەکەتین کە خەڵوز بۆ تکەی گۆشت و گەرمکردنی نێرگە لە بەکاردەهێنین. ئەمە لە کاتێکدا ڕابردووی عێراق توانیوێتی وەک یەکەمین وڵاتی عەرەبی هێڵی ئاسنینی هەبێت و لە ڕێگەی هەڵم و جیهاز و خەڵوزەوە شەمەندەفەری هەبێ و تەواوی شارەکان بەیەکەوە ببەستێتەوە و لەو کەرەستەیە سوود وەربگرێ. ڕەنگە تا ئێستاش بۆتان نەبوو بێتە پرسیار ئایا بۆچی زیندان و سزنی هەولێر ناسراوە بە سزنی مەحەتە؟ ئایا دەگونجێت شوێنێک کە بۆ خزمەتی مرۆڤ و ڕایکردنی کارەکان کرابێتەوە لە ڕابردوودا، بەڵام لە ئێستادا دەرگا و خزمەت گوزاری بە شێوازێک بۆ دابنرێت، لە شوێن ئاوادانکردنەوە پۆلیسی بۆ دابنرێ و کرابێت بە زیندان لە کاتێکدا ئەو شوێنە مەحەتەی قیتار بووە؟ لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراقەوە بەریتانیەکان هێڵی شەمەندەفەریان دروست کرد و شارەکانیان بەیەکەوە گرێدا. تەواوی وەفد و سەرۆکی ئەو وڵاتانەی دەهاتن بۆ عێراق یان فەرماندە سەربازیەکان لەو ڕێگەیەوە هاتوچۆیان دەکرد. لەوانە مەلیک فەیسەڵ و لە کوردیشدا شێخ مەحموود و تەنانەت دوای گەڕانەوەی موستەفا بارزانی لە سۆڤیەت لە ڕێگەی شەمەندەفەرەوە گەیشتە شاری کەرکووک. هێڵی شەمەندەفەری عێراق سەرەتا تەنها شارەکانی کەرکووک و مووسڵ و بەسڕە و هەندێک شاری تری عێراقی بەستبووە بە پایتەختەوە. بەڵام ساڵی 1943 وێزگەی شەمەندەفەری هەولێر کە بە مەحەتەی هەولێر ناسراوە کرایەوە و سەرپەرشتی پرۆژەکە لەلایەن ئەندازیار محەممەد عەلی هیندی کە بە ئەسڵ هەندی بوو کاری دەکرد. ساڵی 1949 پرۆژەکە کۆتایی هاتوو لە هەولێریشەوە دەستی بەکارکردن کرد و بەسترایەوە بە هێڵی کەرکووک و لەوێشەوە بە بەغدادی پایتەخت. بەڵام ئەوەی جێگەی ئاماژەیە لەو کاتەدا سلێمانی لەم پرۆژەیە بێبەشکرا. بەهۆی ئەوەی لە ناوخۆی وڵاتدا شۆفێر نەبوو، لە هیندستانەوە کۆمەڵێک شۆفێریان هێنا و دواتر لە ڕێگەی فێرکاریەوە کۆمەڵێک خەڵکیان فێر کرد. وێزگەی شەمەندەفەری هەولێر سەرەکی بوو، کرێکار و فەرمانبەرێکی زۆری هەبوو. لە پاڵەمەشدا خاوەنی دوو بەڕێوەبەر بوو بە ناوەکانی یەحیا خۆشناو و عەبدوڕەزاق دۆخڵەمچی. وێزگەکە لە ڕووی ئابووریەوە زۆر گرنگ بوو، ژمارەیەکی زۆر هەلی کاری بۆ خەڵکی ڕەخساند بوو. سەرباری ئەمە جموجوڵی بازرگانی لەو ڕێگەیەوە دەکرایەوە و خێرایی کە بنەمایەکی گرنگی ئابووریە بۆ هەندێک کاڵا لەو ڕێگەیەوە دەستەبەر کرابوو. لە پاڵەمەش نرخی بلیتی شەمەندەفەر هەرزان بوو. ساڵی 1949 دوای ئەوەی جووەکان لە تەواوی وڵاتانەوە بەڕێکەوتن تا خۆیان بگەێنە ئیسرائیل و پێگەکانی ئەو دەوڵەتە بینا بکەن، جووەکانی عێراق و جووە کوردەکانی هەرێمی کوردستانیش لە ڕێگەی شەمەندەفەرەوە بەڕێکەوتن. هێڵی شەمەندەفەری کەرکووک بە گوندەکانی بەشیر و عەلی سەرا و هەفتەغاردا تێدەپەڕی. ساڵی 1974 بەهۆی سیاسەتی بەعسیەکانەوە بەشێک لە کرێکارە کوردەکان کارەکانیان لەدەستدا و لە شوێن ئەوان کەسانی تردانرا. وێزگەکانی شەمەندەفەری هەولێر کەرکووک، وێزگەی جەلەولە، وێزگەی ئاسکی کفری، وێزگەی سڵێمان بەک، وێزگەی دووس خوورماتوو، وێزگەی هەفتەغار و عەلی سەرا، وێزگەی بەشیر، وێزگەی کەیوانیەک، وێزگەی سەرەکی کەرکووک، وێزگەی حەساری گەورە، وێزگەی ئاڵتون کۆپری، وێزگەی حەمزە کۆر، وێزگەی هەولێر نزیک منارەی چۆلی کە ئەمەیان دوایەمین وێزگە بوو. بەشێک لە هێڵەکان تا ئێستا شوێنەواریان ماوە. لە کۆتایی ساڵی هەفتاکان و سەرەتای هەشتاکاندا هێڵەکە لە کارخرا. لە ئێستادا عێراق خاوەنی هیچ هێڵێکی ئاسنین نییە، بەڵامەوەی جێگەی ئاماژەکردنە هەرێمی کوردستان کە دەسەڵاتێکی دوو زۆنی خۆبەڕێوەبەری هەیە لە لیستی موچەخۆرانیدا چەندان کەسیان دامەزراندووە بە ناوی کرێکار و فەرمانبەری هێڵی شەمەندەفەر و ڕێگای ئاسنین، لە کاتێکدا هێڵەکە بوونی نییە. ئەمەش دەچێتە چوارچێوەی ئەو قسەی کوردیەی کە دەڵێ گەردەسەڵات کەوتە دەست کەسی نەزان غەواز بۆ بیابان دادەنێت.